سڵاو بەرزان هەموو لایەکتان بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆمان بەرنمەیەکی نوێیە سەبارەت بە هەندێک کەسایەتی سایکۆپاث لە مێژووی مرۆڤایەتی. سەرچاو کاکی وای ئازیز بەڕێزان بەخێر بێن. هەرچەندەکەم ئەو خەیاڵەی پێیمەستن بەو نافرێتانە و چوارچێوەی هەڵبەستن ئەو خەیاڵەی پێیمەستن بەو نافرێتانە و چوارچێوەی هەڵبەستن. لأستري قبيشي Yes,
ئاویسڕێنێ سڵاو بەڕێزان بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە کەسایەتی نارسستیک یا کەسایەتی نارسستی. لە بەرنامەی ئەمڕۆم لەگەڵماندا بن ئاماژە بە هەندێک کەسایەتی مێژوو دەکەین لە مێژووی هاوچەرخ سەبارەت بەو کەسانەی کەوا کەسایەتی نارسستیک یا نارسستیان هەبووە. من لە ڕاستەکەی نازانم چۆن وەری بژێڕم بۆ سەر زمانی کوردی چ مانایەک دەدا، بەڵام لە ڕێگای قسە و باسەکانم بۆتان ڕوون دەبێتەوە کەسایەتی نارسستیک یا کەسایەتی نارسستی مانای چییە. زۆر هەوڵمدا کەوا ناوێک بدۆزمەوە، بەڵام نەمتوانی. ئەلبەتە ئەو بەرنامەیە من ناتوانم لە یەک بەرنامە پێشکەشی بکەم، چکە بەرنامەیەکی زۆر تێر و تەسەلە، زۆر قوڵە، زۆر دوور و درێژە. ڕەنگ بێ چەند بەرنامەیەک بخایەنێ یا چەند جنسنجیرێک بخایەنێ بۆی بتوانم بە تێر و تەسەلی قسە و باس سەبارەت بەم کەسایەتیە بکەم کە کەسایەتیەکن بۆ نمونە نەخۆشی دەرونیان هەیە و ئەو کەسانە چەند سیمات و کارکتەرێکی تایبەت بەخۆیان هەیە و کۆمەلگای مرۆڤایەتی کەسانی لەو بابەتەی زۆری بەخۆی بینیوە، وەکو ئەسکەندەری مەقدۆنی یا ئەسکەندەری مەزنی پێدەڵێن، ناپلیۆن بۆنابرد و هەروەها ئەدۆڵف هیتلەر کە دەین قسە و باسییان لەسەر دەکەین. بۆ نمونە ئەگەر هاتو ئێمە کەسێکی وەکو ئەسکەندەری مەقدۆنی وەربگرین، دەبینین حەزی لە کوشت و کوشتار بووە، حەزی لە ملکەچکردنی کەسانی تر بووە، ئیدعای خودابوونی کردیە و پێیوا بوو مرۆڤێکی سەر و ئاساییە کە دەبێ هەموو کۆمەلگای مرۆیی لە شەرق بۆ غەرب ملکەچی بن، کڕنۆشی بۆ بن. تەنانەت ئەو مێژونووسەی کەوا لەگەڵیدا بووە داوای لێ کردیە کە کڕنۆشی بۆ با، کڕنۆشی بۆی نەبردیە، هەستاوە کاڵستینس ببورن، هەستاوە کوشتویەتی و تەنانەت هەموو مافێکی بەخۆی داوە، بۆ نمونە مافی هاوڕەگەزبازی وەشتی تری لەم بابەتە و ئیدعای خودابوونی کردیە تەنانەت لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانیدا و وشک و تڕی بەیەکەوە سووتاندووە. کەسایەتیەکی ئەسکەندەری مەقدۆنی یەکێک بووە لەو کەسایەتیانە و دواتر ناپلیۆن بۆنابرد هەمان سیفات و کارکتەری لە خۆیدا نیشانداوە. دواتر دەبینین ئەدۆڵف هیتلەر دێتن، ئەگەر هاتو لەو سەردەمە زیاتر ئاماژەی پێ بکەین چکە لە ئێمە نزیک بووە. ئەدۆڵف هیتلەر دەبینین کەسایەتێک بووە کە کەسایەتیەکی نارسستیک یا نارسستی هەبووە. کەسایەتی هیتلەر ئەوە بووە بۆ نمونە لە کتوپڕێکدا لە ساڵەکانی 1930 سەر هەڵدەدا کاتێک کۆمەلگای ئەڵمانی دووچاری قەیرانێکی ئابووری بووە و لە ئەڵمانیا چەپەکان باڵادەست بوون یاخود با بڵێن سۆشیال دیموکراتەکان. ئەدۆڵف هیتلەر دێدەڵێ من ڕزگاری بەخشم، من فریادڕەسی ئەڵمانیام تاکە ڕێگا لە بەردەستی منە و لە پەرتوچی خەباتەکەم زۆر بە دوور و درێژی ئاماژەی پێکردیە کە دەڵێ من تاکە فریادڕەسی گەڵی ئەلمانیم، گەلی ئەڵمانی بە حکمیوی گەلێکی ئاریە دەبی لەسەرەوەی مرۆڤایەتی بێ و تەنانەت هەندێک ڕاستی زانستی دەچەمێنێتەوە، دەڵێ تەنانەت مێشتی تاچی ئاری واتە ئەڵمانی قڕسترا لە مێشتی کەسانی تر و ئەدۆڵف هیتلەر دەست دەکا بە پاکتاوی نەژادی، بۆ نمونە جینۆساید یاخود هۆلاکۆستی جووەکان وەرەوە و کەسانی کەم ئەندامن، وەروە هەندێک لە ئەڵبانیەکان، وەروە زۆرێک لە ئەرقی ترکەوە لە ئەڵمانیا بوونیان دەبێ. دواتر بۆ نمونە فەنتازیایی کۆنتڕۆلکردنی جیهانی بۆ دێتە ئاراوە کە دەیەوێتن باڵکێشی بکە بەلای شەرق و غەرب یا خۆرهەڵات و خۆرئاوا و لە ئاکامدا دەبینین کەوا تەنانەت یەکێک لەو شتانەی هیتلەر کردوویەتی کە پەیوەندی سێکسی لەگەڵ کچی خوشتی خۆیدا هەبووە. ئەدۆڵف هیتلەر فەنتازیای سێکسیشی هەبووە. ئەدۆڵف هیتلەر و زۆر کاری قێزەوەنی کردیە و تەنانەت کوشتنی یەهودیەکان بە شێوازێکی ئەوتۆ کوشتوویەتی کە ڕاستەکەی یەکێک بووە لەو ڕێگا بێوێنانەی بە تەکنەلۆژیای نوێ لە سەردەمی نوێ کوشتوویەتی و هەمیانی برسی کردووە و هەتاوەکو دوایی دەبینی ئەو کەسایەتیانە زۆر لە مێژووی مرۆڤایەتی سەریان هەڵداوە و زۆرێکیان باڵادەست بوون و لە ڕێگای فەنتازیای سیاسی خۆیانەوە و فەنتازیای سێکسی زۆر کاری قێزەوەنیان کردووە کەوا بەڵێ زۆر کاری قێزەوەنیان کردووە کە زۆر جاروی کاتێک مرۆڤایەتی بیری لێ دەکاتەوە بە زەحمەت دەتوانێت لەو کەسایەتیانە تێبگا ئەگەر هاتوو تێگەیشتێکی نەبێ سەبارەت بە سایکۆلۆژیەتی مرۆڤ و ئەو کەسانەی کەوا کەسایەتی نارسستیک یاخود کەسایەتی نارسستیان هەبووە. ئەگەر پوختی بکەینەوە ئەو کەسایەتی نارسستی یەکێکە لە جۆرەکانی کەسایەتی ناتەواو
ئەنی مرۆڤی ئاسایی کەسایەتیەکی تەواوی هەیە بەڵام ئەوانە کەسایەتی ناتەواویان هەیە واتە لە دابوونەری دەرەچن لە چوارچێوەی مۆڕاڵی مرۆڤایەتی دەرەچن حاڵەتێکی دەرونیە کە کەسی توش بوو هەستێکی قەبەیلا دروست دەبێت کەوا شتێکی مهمە شتێکی گرنگە شتێکی بێوێنەیە شتێکی نمونەیە و پێی وایە کەسێکی سەر و ئاساییە و هەروە لە ڕوانگەی خۆیەوە کە ئەو کەسایەتی هەیە وا هەست دەکا کەوا کەسێکی بێڕادە گرنگە و هەروەها پێویستێکی قوڵی هەیە سەبارەت بە سەرنجدانی خەڵک و هەروەها گرنجیدانی خەڵک پێی و پێی وایە دەبێت هەموو کەسێک پێی سەرسام بێت بە کەسایەتی ئەو کەسە سەرسام بێت و هەروە ئەو کەسانە هەر هەمویان کێشەی پەیوەندی کۆمەڵایەتیان هەیە هەم لە ئاستی ماڵ لە ئاستی خانەوادە لە ئاستی کار لە ئاستی قوتابخانە لە ئاستی کۆمەلگا و بە هیچ جۆرێک سۆزیان نییە بۆ کەسانی تر تەنانەت گەورەترین تاوان ئەنجام دەدەن بێ ئەوەی سڵ بکەنەوە بەڵام لە پشت هەموو ئەو سیماتانەی کەوا هەیەە یا لە پشت ئەم دەمامک و ماسکەی کەوا بەستویانە کە بریتیە بۆ نمونە دەبیندرێن ئەگەر هاتوو سەیرام بکەی دەبینی ئەوانە زۆر متمانەیان بەخۆیەتیان بەڵام لە ڕاستیدا لە ناوی خۆیاندا کەسایەتێکی زۆر لەرزۆکیان هەیە و متمانەیان بەخۆیان نییە و بە هیچ جۆرێک ڕەخنە لە کەسانی تر قبول ناکەن و هەر کەسێک ڕەخنەیان لێ بگرێ ئەوە بەتون دووتیژی وەڵامیان دەنەوە و ئەگەر بۆیان بکرێ ئەو کەسێک کەوا ڕەخنەیانی لێگرتووە دەیکوژن و ئەواروا کەسێک کەوا دووچاری ئەم کەسایەتیە دەبێتە هۆی نانەوەی کێشەی زۆر لە بوارەکانی ژیان و بۆ نمونە لە ژیانی خانەوادەیی سەرکەوتو نابێ لە ژیانی کۆمەڵایەتی سەرکەوتو نابێ لە قوتابخانە سەرکەوتو نابێ لە کار سەرکەوتو نابێ مەگەر هاتوو باڵا دەست بێ هێزی هەبێ لە ڕێگای هێزەوە خۆی بسەپێنێ و بە شێوەیەکی گشتی کەسایەتی نارسستی لە ژیاندا شادومان نین و ڕقیان لەو کەسانە دەبێتەوە کە شادومانن پێدەکەنن زەردەخەنە دەکەن ئەمەش لە کەسایەتی نارسستی ڕنگ دەداتەوە و کەسایەتی نارسستی تەنها لەو کاتانە پێدەکەنن یاخود خۆشی دەبینن کاتێک توندوتیژی بەرامبەر بە کەسانی تر دەنوێنن کاتێک توندوتیژی بەرامبەر بە کەسانی تر دەنوێنن چ لە ڕێگای گوێن بی ئیهانە بی سوکایەتی بی یا کوشتن بی یا ئازار و ئەشکەنجە بی دەست بە قاقای پێکەنین دەکەن خۆشی لێ دەبینن وەکو ئینتیقام بڕوان بە تۆڵسەنەوە ئینتیقام هەیە لێرەدا بۆ نمونە دوو پسپۆری سایکۆلۆجی بواری سایکۆلۆجی ئەمریکی بە ناوی هۆچکینز و ماستیرسن 7 خاڵیان دیاری کردووە سەبارەت بە 7 گوناحی گەورەی یا 7 گوناحی کوشندا بۆ کەسایەتی نارسستی یەکەمیان دەڵێن ئەوانە کەسانێکی بێشەرمن ڕادەی شەرمی لە ناخیاندا زۆر نزمە لەبەرەوە هەموو کارێک دەکەن و لە ڕوانگەی خۆیان ئەو کارێ ئەنجامی دەدەن شەرم نییە ناتوان شەرم پرۆسێسە بکەن بە ڕێگایەکی تەندروست بۆ نمونە ئەو شتەی لای کۆمەلگا شەرمە لای ئەوان شەرم نییە دووەم بیرکردنەوەی ئەفسوناوی بۆ نمونە دەڵێن خۆیان بە پرفێکت بە مرۆڤی تەواو و کامڵ نەک تەنها بە مرۆڤی تەواو و کامڵ بەڵکو خۆیان لەسەرەوەی مرۆڤی ئاسایش دەبیننەوە و پێیان وایە نمونەیان نییە و بێوێنن و هەروەها ئەمەش لە ڕێگای شێواندن و هەڵوەسا بەکارهێنان هەڵوەسا وەروە شێواندن بەکاردێنن بۆ ئەوەی کەسایەتیەکی ڕێک و پێچی خۆیان بخەنە بەردەم کۆمەلگا و بێشەرمی دەخەنە ئەستۆی کەسانی تر لە کاتێکدا خۆیان زۆر بێشەرم هەڵس و کەوت دەکەن سێەم لە خۆبایی بوون یەکێکە لە گوناح کوشندەکانی یا هەڵە کوشندەکانی کەسێکی نارسستیک بۆ نمونە لە خۆیان بایی دەبن و خۆیان بەزل دەزانن ئەویش لە ڕێگای بێبنەماکردنی کەسایەتی کەسانی تر بۆ نمونە بۆ ئەوەی خۆیان نیشان بدەن دێن کەسانی تر لەگەڵ ئەوەش کەسایەتیەکەیان هیچ کەم و کوڕی تێدا نیە دڵێن تۆ خاوەن کەم و کوڕی تۆ خاوەن گوناحی تۆ جێگای شەرمەزاری لە ڕێگای ئەوەی خۆیان باڵادەست بکەن لە کاتێکدا هەموو ئەو سیفاتانە لە خودی خۆیان کۆبووتەوە چوارەم ئیرەیی یاخود حەسوودی ئەم کەسانەی کەوا نارسستیکن ڕقیان لە هەموو مرۆڤێک دەبێتەوە کە لە ڕووی توانایی عەقڵەوە توانایی بیرەوە سەروەت و سامانەوە لە هەر بوارێکی تری ژیان سەرکەوتوو بن چکە نایانەوێت هیچ کەسێک ببینن کەوا باڵا دەست بێ باڵاتر بێ بەتواناتر بێ لەبەر ئەوە حەسوودی بە ئەو کەسانە دەبن و ئەگەر هات و دەرفەتیان بۆ بێتە پێشەوە دانە بەدانەیان دەکوژن پێنجەم پێیان وایە دەبێ خاوەن ئیمتیازی تایبەت بن لە چاو مرۆڤەکانی تر
پێیان وایە بە حکمی ئەوەی کەوا هاوشانیان نییە وە کەسانێکی نمونەین وە کەسانێکی بێوێنن ئەوا دەبێت ئیمتیازاتیان لەسەرەوەی مرۆڤانی تر بێ. شەشەم، چەوسانەوە. خەڵکانی تر دەخەنە خزمەت خۆیانەوە، دەیان چەوسێننەوە بێ لە بەرچاوگرتنی هەست و سۆزی کەسانی تر لە ڕێگای بەکوژدانیان، هەروە گوتمان هیتلەر، لە ڕێگای ئازار و ئەشکەنجەیان و هەتاوەکو دوایی و بە کەسانی تر دەڵێن تۆ هیچ ئەتیبارێکت نابێتن لە ئاستی کۆمەلگا، لە ئاستی مرۆڤایەتی ئەگەر هاتو من بوونم نەبێ، کەواتە تۆ دەبی خۆت بکەی بە قوربانی من بۆ ئەوەی تۆ ئەتیبارت هەبێ. حەوتەم، سنووری خراپ. ئەو کەسانەی دووچاری کەسایەتی نارسستیک بوون هیچ سنوورێک بۆ کردەوەکانیان دانانێن و تەنانەت هەموو سنوورەکانی مۆڕاڵی تێک دەشێنن لە پێناوگەیشتن بە پلە، پایە، سامان و سێکس. ئەوانەی ئاماژەم پێکرد سەبارەت بە کەسایەتی نارسستیک. ئێستا کە دەینە سەر خاڵی زۆر ڕوون سەبارەت بەو کەسایەتیە کە ئاماژەی پێ دەکەین، خاڵ بە خاڵەکان بریتین لە چی، چۆنە ئەو کەسایەتیە و لەوەیەوە دێن قسە و باز دەکەین سەبارەت بە خاڵی یەکەم. بەڵام بە شێوەیەکی ئەوەی ئاماژەم پێکرد بریتی بوو لە هەڵە کوشندەکانیان، بەڵام ئەوەی کەوا پەیوەندی بە کاراکتەری کەسایەتیان هەیە بریتین لەم خاڵانەی خوارەوە. یەکەم، خۆیان پێکائین یا بوونەوەرێکی نمونەیی و بێهاوتایە. بێهاوتا واتە نمونەیان نییە، مێژووی مرۆڤایەتی کەسێکی نەبینیوە وەکو خۆیان بن. پێیان وایە بە ئینگلیزی پێدەوترێ یونیک. یونیک واتە بێنمونە، بێهاوشان و هەستێکی دێوانەییان لا دروست دەبی لە ڕوانگەی گرنجیدان بە خۆیانەوە. من زۆر گرنگم، بەڕادەیەک پێیان وایە کە گرنگن، ئەو گرنجە بۆوە بە حاڵەتێکی دێوانەیی لایەن. دووەم، هەمیشە قسە لەسەر خۆیان دەکەن و هەمیشە دەبێت خەڵکانی تر گوێگریان بن و کاتێک قسە بۆ کەسانی تر دەکەن، کەسانی تر دەبی سەریان شۆڕکەن و دەمیان دابخەن و ئەگەر وەڵامی پرسیار بدەنەوە تەنها دەوی بڵێن خۆت دەزانی گەورم، خۆت دەزانی بەڕێزم، خۆت ڕابەری ئێمەی، خۆت پێشڕەوی ئێمەی، فەرموو پێمان بڵێ چییە. سێەم، فەنتازیا. فەنتازیای دەسەڵات، هێز، جوانی، سێکس. بەڵێ، سێکس بوونی هەیە لە ناویان. ئەم فەنتازیایانە دەکەن، فەنتازیا دروست دەکەن بە هەموو شکل و شێوەک، فەنتازیا، خەیاڵ، بۆ ئەوەی زیاتر و زیاتر لە پێناو بەدەستهێنانی ئامانجەکانیان هەنگاو بەرەو پێشەوە بنێن کە بریتیە لە دەسەڵات، لە هێز، لە سێکس. چوارەم، پێویستیان بەوەیە خەڵک بەردەوام پیاندا هەڵ بدات لە ڕێگای شەعر، خوێندراوە، نووسین، هەتاوەکو دوایی بەردەوام. تۆ ئەوەندە قۆزی، تۆ ئەوەندە جوانی، تۆ لە مانگ دەچی، تۆ سپی و سووری، کەسی وەک تۆ بوونی نەبووە تا ئێستاکە لە کۆمەلگای مرۆڤایەتی لە ڕێگای خوێندراوە هەتاوەکو دوایی. پێنجەم، زۆر هەستیارن بە ڕەخنە، هیچ ڕەخنەیەکیان قبوڵ نییە، چکە پێیان وایە خۆیان حەقیقەتی مطلقن، حەقیقەت لای خۆیانە و بێ کەم و کوڕین و مرۆڤی پێرفێکتن، بچووکترین کەم و کوڕیان نییە. لەبەرەوە هەر کەسێک ڕەخنەیان لێ بگرێ، ڕەخنەیەکی بچووک بۆ ڕەخنەیەکی گەورە، ئەوە بەتونترین شێوە وەڵامیان دەنەوە، تەنانەت ئەگەر هات و دەسەڵاتیان هەبێ ئەوە پەنا دەبەنە بەر تیرۆر و کوشتن. شەشەم، ئیمتیازاتیان لەسەرەوەی مرۆڤانی ترە. ئەگەر هات و بۆ مرۆڤانی تر شتێک ڕەوا بێ، ئەوە بۆ خۆیان ئەوەندە ڕەوایە، یاخود بۆ خۆیان زۆر شت ڕەوایە بەڵام بۆ کەسانی تر ڕەوا نییە. خاڵێکی تر ببورن، حەوتەم، ئەوە دەبی حەوتەم بێت. خەڵکانی تر لە پێناو ئامانجەکانیان بەکاردەهێنن، خەڵکانی تر بەکاردێنن و خراپ بەکاردێنن لە پێناو گەیشتن بە ئامانجەکانیان و خۆیان پێکەسانێکی کاریزمایە و کەسیانی سەرسام و سەرنجڕاکێشە و هەروە گوتمان ئیرەیی بە کەسانی تر دەبن، چونکە ئەمانە لە ناو خودی خۆیان متمانەیان بە خودی خۆیان زۆر نزمە لە ڕێگای شکاندنەوەی کەسانی تر ئەوە ئەو کەسانی بۆ نمون لە خۆیان باڵا دەسترن، بەتواناترن لە ڕێگای لێدانی ئەو کەسانە دەیانەوێت نیشان بدەن، وەکو قەرەبوونەوەی سایکۆلۆژی کەوا کەسایەتی خۆیان کەسایەتیەکی بەرزە. ئیگۆسنتریک، خۆیان تەوەرن لە بابەتەکە، بۆ نمونە لە وتوێژدا زاڵن، کەسانی تر تەنها دەبی گوێگر بن، کاتێک پرسیار لە کەسانی تر دەکا، کەسانی تر دەی بڵێن ئێمە نازانین گەورم
بەڕێستان چی دەفەرمونون؟ قسە زۆر دەکەن و زۆر جاروێ خۆیان دووبارە دەکەنەوە، زمانیان لووسە، شێوازی خیتابیان باشە، لە خۆیان باین، خۆیان زۆر خۆش دەوێت. تەنانەت پێیان وایە بۆ نمونە کەسێکی وەکو هیتلەر دەبی هەموو کۆمەلگای مرۆڤایەتی هیتلەری خۆش بووە، هەموو کۆمەلگای ئەڵمانی دەبی هیتلەری خۆش بووە. نۆیەم، هەست و سۆز و بەزەییان بۆ کەسانی تر نییە. بە هیچ جۆرێک هەست، سۆز، بەزەیی لە ناویاندا بوونی نییە. لەگەڵ ئەوەش ئیدعای ئەوە دەکەن کە کەسانێکی زۆر خاوەن بەزەیین و بەزەییان بە مرۆڤایەتی دێتەوە، لەبەرەوە دەستیان بۆ ئەو پلانە بردیە بۆ ئەوی کۆمەلگای مرۆڤایەتی ڕزگار بکەن، بەڵام لە بنەڕەتدا خۆیان هیچ جۆرێک لە سۆز و عاتیفە و بەزەییان تێدا نییە. یانزەم، هیچ سنوورێک بۆ کار و کردەوە و هەڵس و کەوتیەکانیان بوونی نییە. هەموو سنوورێک، هەموو دابوونەری تێکی کۆمەڵایەتی، هەموو چوارچێوەیەک کە کۆمەلگات دەیناسێ تێکی دەشتێنن لە پێناو گەیشتن بە ئامانجەکانیان و هیچ شتێکیان بەلاوە گرنگ نییە. زۆر ناجێگیرن و هەست بە ئارامی ناکەن بە هیچ جۆرێک. زۆر ناجێگیرن لە ڕووی کەسایەتیەوە، لە زۆربەی هەڵس و کەوتەکانیان تند و تیژن. سێنزەم، منافسی زۆر بەهێزن، هەموو ڕێگایەک دەگرنە بەر وە چوارچێوەی ئەخلاقی دەبەزێنن بۆ گەیشتن بە ئامانجەکانیان. پانزەم، هەروە گوتم گوێ بە دابوونەریت و تێڕوانی خەڵکانی تر نادن، بەڵام ئەگەر هاتوو خەڵکانی تر ڕخنەیان لێ بگرن ئەوە بە توندی وەڵامیان دەنەوە. ئەوەی بەلایەن گرنگە نەژادی خۆیانە، سەر بە چ نەژادێکن و پێیان وایە لە ناو خودی نەژادەکەی خۆیان باشترین کەسانێکن کە هەڵبژێردراون وەکو هیتلەر. دان بە هەڵەکان و گوناحەکانیان نانێن بە هیچ جۆرێک. لەبەرەوە ڕاستەکەی پێویستمان بە چەند بەرنامەیەک دەبێ بۆی قسە و باز سەبارەت دانە بەدانەی ئەو خاڵانە بکەین. هەروەک گوتم ئەو کەسانەی دووچاری ئەم کێشەیە بوون، ئەم کەسایەتیە بوون، لە هەموو بوارەکانی گیان کێشیان بۆ دێت پێشەوە، وەکو لە پەیوەندی کۆمەڵایەتی، پەیوەندی خانەوادەیی، کار، ژیان، هەتاوەکو دوایی. و کەسانی نارسستی ڕقیان لە کەسانێک دەبێتەوە کە پێدەکەنن، گاڵتە دەکەن، نوکتە دەکەن، خۆشی لە ژیان دەبینن. هەمیشە ئەوان پێچەوانن. ئەو حاڵەتانەی کەوا مرۆڤێکی ئاسایی خۆشی لێ دەبینی و شایستەی پێکەنین و پێدەکەنی، ئەوان نەفرەت لەو کەسانە دەکەن. بەڵام لە حاڵەتێکدا حاڵەتەکە شایستەی بەزەیی مرۆڤایەتیە و مرۆڤ بۆی دەگریێ، ئەوان دەست بە پێکەنین دەکەن، خۆشی لە تند و تیژەکانیان دەبینن، خۆشی لە تۆڵەستنەوە دەبینن. وا هەز دەکەن لەسەر بنەمای تۆڵەستنەوە ڕقوقین دەربڕین ئەو کەسایەتیە لەرزۆکەی کەوا لە ناو ناخی خۆیان بوونی هەیە، ئیتر زیاتر دەیبەنە ئاستێکی بەرزتر و بەرزتر، تەعویزی کەسایەتی خۆیانی پێدەکەنەوە. بۆ نمونە سەبارەت بە مەوزوعی شادومانی، ئاەتی 76 سوڕەتی ئەلقیسەس دەڵێ لا تەفرح إن الله لا يحب الفرحين. دڵخۆش مەبە چونکە ئەڵڵا ئەو کەسانەی خۆش ناوێت کە دڵیان خۆشە. وهروها بۆ نمونە لا الطبراني وهروها السنن الكبرى للبيهقي المستدرك على الصحيحين، الترمذي صحيح بخاري، مسند أحمد، والترمذي كتاب الزهد جماري فرمودة 2316 من أوي الطبري دخوين مودلي خرج رسول الله صلى الله عليه وسلم إلى المسجد فإذا بقوم يتحدثون ويضحكون فقال والذي نفسي بيده. دەڵێت پێغەمبەری ئەڵڵا دەرچوو بۆ مزگەوت، بینی کۆمەڵێک لێوەرەکانی پێغەمبەر دانیشت بوون قسەیان دەکرد و بۆ خۆیان پێدەکەنین. پێغەمبەر گوتی والذي نفسي بيده، سوێن بەوەی جانی محەممەدی بەدەستە، لو تعلمون ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا. کاتێک بینی پێدەکەن گوتی سوێن بەوەی جانی محەممەدی بەدەستە، ئەوەی من دەزانم گەر هاتو ئێوە بزانن زۆر کەم پێدەکەنن، بەدەگمەن پێدەکەنن، بەردەوام دەگرێن. کەسانی نارسستیک کاتە کەسانی تر دەبینێ دڵخۆشە و شادومانە کەیفیان پێنایە، دەیانەوێ هەمیشە مۆزوعەکە ئاوەژوو بکەنەوە، حەزیان لە بارودۆخێکی مەساویە، هەمیشە حەزیان لێیەتی. و هەروەها بۆ نمونە سنن ابن ماجه كتاب الزهد باب الحزن والبكاء. سنن ابن ماجه پەرتووکی زهد، دەروازەی غەمجینی و گریان، دەروازەیەکی تایبەت لە زۆربەی زۆری پەرتووکی فەرمودەکان و فەقی ئیسلامی هەیە و تەنانەت پەرتووشیان هەیە بە مانای قراءة القورآن والبكاء، خوێندنەوەی قورآن بە گریانەوە.
ومحمد خۆی ئەو کارەی کردیە. لا سنن ابن ماجه ژمارەی فرموودە 4193 دەڵێ لا تكثروا الضحك فإن كثرة الضحك تميت القلب. محمد گوتیەتی زۆر پێ مەکەنن چکە پێکەنینی زۆر دڵ دەمرێنێ. وهروها الترمذي 2315 كتاب الزهد محمد قتيتي ويل لمن يحدث فيكذب ليضحك به القوم ويل له قلت آي لو كسي كوا درودك بوي خلق بيبكني أو كسي كوا درودك بوي خلق بيبكني ويل له آي لآقري دوزخ واتە بە هیچ جۆرێک گاڵتە و گەپ پێکەنین لای کەسانی نارسستیک نابێبوونی هەبێ ئەوە تەنها زۆر بە خێرایی ویستم ئاماژە بە هەندێ شت بکەم. و هەروەها پێشەوەی بێنە سەر خاڵی یەکەم ئەمە تەنها لە سەرەتایە ئاماژە هەموو خاڵەکان لەسەر محەممەد پێغەمبەری ئیسلام ئەشرەف الئەنبیا سەید وەلەد ئادەم جێبەجێ دەبێ. بۆ نمونە هەروەها محەممەد قورئان پێمان دەڵێ کەسێک بووە دەرگیری نەخۆشی خەمۆکی بووە. زۆرێک لە دەقان بەڵام من 3 دەقتان بۆ دەخوێنمەوە. ئاەتی 33 سوڕەتی الأنعام دەڵێ قد نعلم إنه ليحزنك الذي يقولون أي محمد دەزانین غەمگینت دەکا ئەو قسانەی کە موشریکەکان دەیکەن. محەممەد بە ئەترافی قورئان کەسێک بۆ کێشەی خەمۆکی هەبووە دڵتەنگ و نیگەران و غەمگین بووە. ئاەتی 176 سوڕەتی آل عیمران دەڵێ ولا يحزنك الذين يسارعون في الكفر أي محمد نیگەران مەبە دەربارەی بەو کەسانەی کە بە پەلەپەل بەرەو کفر دەڕۆن نیگەران مەبە بابی دانیشە بە غۆتۆزەکین بۆ یعنی پێمان دەڵێن کەوا کێشەی دەرونی هەبوو ئەو کابرایە هەروەک دەبینن ڕقی لە پێکەنین بۆتەوە ڕقی لە گاڵتە و گەب بوویتەوە و هەروەها غەمگین بووە. و هەروەها 65 سوڕەتی یونس دەڵێ ولا يحزنوك قولهم أي محمد قسە و باسەکانیان غەمگینت نەکە بڵێ بەگونمەوە غەمگین بووە. لێرەدا پێمان دەڵێ غەمگین بووە. باشە ئەوە تەنها لە سەرەتاکەی هەرویستم ئاماژە بە چەند شتێک بم سەبارەت بەوە. و هەروەها ئەو کەسانە تووڕە و بێهیوا دەبن کاتێک دەیبینن دەوروبەرەکان کەسانێکی دڵخۆشی لێیە هەست بە خۆشی ژیان دەکەن هەمیشە دەیانەوێت بەرەو شوێنێکیان بن کەوا خۆشی ژیان لەو کەسانە وەربگرنەوە. دێنە سەر خاڵی یەکەم سەبارەت بە کەسایەتی نارسستیک. ئەمڕۆ تەنها باسی خاڵی یەکەم دەکەین 5-6 بەرنامەمان دەبێت سەبارەت بە خاڵەکانی تر چکە ئەو بەرنامەی دوور و درێژە من دەمێ بە هەموو بەڵگەی قورئان و فەرموودە بیهێنمەوە بیستەلمێنم محەممەد کەسایەتیەکی نارسستیکی هەبووە. خاڵی یەکەم بڕوایان وایە کە کەسانی نمونەین کەسانی بێوێنن کەسانێکن هاو شانیان نییە و بێڕاددە گرنگن و هەروەها کەسانێکی سەر و ئاسایین. ئاەتی 4 سوڕەتی القەلەم دەڵێ وإنك لعلى خلق عظيم أي محمد تۆ لە ڕاستیدا خاوەن ئەخلاقێکی مەزنی کەوا هیچ کەسێتر وەکو محەممەد خاوەن ئەخلاقی مەزن نەبووە. و هەروە ئاەتی 107 سوڕەتی الئەنبیا هەروە گوتم لەگەڵ ئەوەش کەسانی توندوتیژن بڕوایان بە تۆڵە هەیە بڕوایان بە کوشتن هەیە و لە هەموو چوارچێوەیەکی ئەخلاقی و دابوونەری دەرەچن بۆ تۆڵەکردنەوە بۆ کوشتن بۆ خوێن ڕشتن چکە خوێن لە ئازار و کاتێک کەسانێکی تر دەکوژن خوێن دەبینن ئازار و ئەشکەنجەی کەسانی تردن ئەو ساتانە پێدەکەنن هەروەک محەممەد ناوی لە خۆی نایە ئەنە القەتال الضەحوک من بکوژی بە قاقام. دێن لێرە بۆ نمونە دێن تەعویزی خۆیان دەکەنەوە لە ڕێگای چی لە ڕێگای ئەوەی غەسلی دەماغی کەسانی بەرامبەر کەوا لە بنەڕەتدا ئەوانە کەسانێکن ڕەحمەتن. بۆ نمونە ئاەتی 107 سوڕەتی الئەنبیا دەڵێ وما أرسلناك إلا رحمة للعالمين أي محمد تۆمان نەناردووە تەنها وەک بەزەیی بۆ جیهانەکان نەبێ. و هەروەها بۆ نمونە تەنانەت محەممەد گرنگی زیاتر بە خۆی دەدا و خۆی دەکا بە خاڵی تەوەر لە مەوزوعەکە. بۆ نمونە مشتریکەکان لە شوێنێکدا دەڵێتن بە مشتریکان دەڵێ ئەی ناترسن بگەڕێنەوە ئیمانم پێبیننەوەک ئەڵڵا پارچە پارچە ئاسمان بەسەرتاندا بەردەداتەوە. دواتر دەڵێن ئەگەر ڕاز دەکەی محەممەد ئەگەر درۆ ناکەی بە ئەڵڵاکەت برێ پارچە پارچە بەسەرماندا بەرداتەوە. ئەڵڵای محەممەد لە ئاەتی 33 سوڕەتی الئەنفال وەڵام داتەوە دەڵێ وما كان الله ليعذبهم وانت فيهم أي محەممەد ناکرێ ئازار و ئەشکەنجەیان بدەین کاتێک تۆ لە ناویاندای. یعنی لەبەر خاتری محەممەد زۆر مهمە سەیرکەن گرنگی هەیە زۆر گرنگە
آياتي سيوزي سورة الأنفال وما كان الله ليعذبهم وانت فيهم. الله أي محمد ناكري آزار وأشكنجيام دين بابم يعني آسمانيا بس تويا تدا أجر تويا تدا أنا باي موضوع أكش تشتربو بلا موضوع أكد توي تدا يعني موضوع أكد توي تدا توزور جرنجي توزور سيريكا يعني دبيني شون كواهاتيا أو بابتانا. وهروا آياتي تشلي سورة الأحزاب دليل ما كان محمدا أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين. ومحمد باوشي هيج كامل لبيا وكانتان نبوة بلكو بيغمبري الله يا ودوا بيغمبرا دوا بيغمبر يعني مهمة دوا بيغمبر يعني يختار روج قيامت بيغمبرة تاو روج قيامت محمد زور مهمة سيدي كان شون قرنجي بخوي ده. آيات يشتاي سورة النساء تنانت خوي هنا بو آستي الله شي دلي من يطيع الرسول فقد أطاع الله هر کسێک ملکەچی پێغەمبەر بێت ئەوە ملکەچی ئەڵڵایە ملکەچی پێغەمبەر بێت ملکەچی ئەڵڵایە یعنی زۆر مەزنە یعنی زۆر مەزنە ئەڵڵا لەگەڵ محەممەد هیچ فەرقی نییە تۆ مادەم ملکەچی محەممەد وی ئەوە ملکەچی ئەڵڵای واتە خەڵکی لەو بابەتە لە مێژووی مرۆڤایەتی بوونی نەبووە کەسێکی بێوێنەیە بێنمونەیە هاوشانی نییە. وهروە ئاەتی 79 سوڕەتی الئیسرا زیاتریش کە لە ڕۆژی قیامەت لەسەر عەرش دادەنیشێ يا خاوني شفاعتي مزن دبي. الإسراء آتي حفتاونو دلي عسى أن يبعثك ربك مقاما محمودا. أي محمد رنگ بي الله كات لروج قيامت زندود بكاتوا وبلو بايتي محمود بيبدا. القرطبي لتفسير أم آية دلي ومن لرابردو أما جنبو آية كردية كزاناني إسلام دابجبون بسردو بروا دانيشان دلين محمد لسر أرج دادني شيء لوانا ابن تيمية دلي وهيتش شيء لو دانية بلام دلنيانين آية محمد بتنيا لسر أرج دادني شيء ياخل لقل الله دادني شيء يا لسر كوشي الله دادني شيء وهندي شي تريش بون المالي جوادله بلام أواني تر دل النخر أرجني بلكو خاوني شفاء العظمى واتواستي زور مزن بونمونا القرطبي لتفسير أو آية الضلي شوار يشق لشوار شد دقريتوا يكم الشفاعة للناس يوم القيامة واتا شفاعة دكا محمد بو خلق لروج قيامة شفاعة يعني واسطة دوم لواء الحمد يوم القيامة برشمي حمد كردني بدستوي لروج قيامة يعني خلق حمدي محمد دكا حمد سنابو محمد دكا برشمي حمدي بدستوي. المقام المحمود هو أن يجلسه الله على كرسيه باشا مقامي محمود كآياتك أما جاي بيكرديا وات الله لروج قيامت لقل خوي لسر عرشي دادني بو محاسبة كردني خلق شوارم إخراجه من النار بشفاعته من يخرج وياخد خلق بكيفي خوي بشفاعتي خوي لدوزق دردنه هر وقت دبينن او مقامي بخوي دا هيج كسيشي تر نيبوا وبيوه نبوا وهروها محمد لو زياتر چوا همو بو اوي زياتر خوي بابو آستيشي خدايي تناند واي كردي الله كرنوشي بوبا. آياتي 56 سورة الأحزاب دلي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الأبركوانيون صلوا عليه وسلموا تسليما. واتا لراستي دا الله فرشتكاني نويجو نزابو پیغمبر دكن اي ابرو كوانان وسم القتان اي وخوتان بيچيا دكوات اي وج نويجو نزال سر پیغمبر بكن وهروها صلاويتي محترمي لبكن. ابن كثير لتفسيري ام آيات دلي باخوم عم تفسيري نكين يصلون مشكلة نية شي دليتن. ابن كثير دلي والمقصود من هذه الآية وما بس لم آيته أن الله سبحانه الله يشكمن أخبر عباده بمنزلة عبده ونبيه عنده في ملأ الأعلى. دلي الله يشكمن ما بستي لم آيته أويه كخوي بونمونا أما جا بپلو پایەی بەندە و پێغەمبەرەکەی دەکا لای دەستەی باڵای فرشتەکان بأنه يثني عليه عند الملائكة
يثني واتە پیایدا هەڵدەدا واتە ئەڵڵا لای دەستەی باڵای فرشتەکانی ئەڵڵا بە محەممەد هەڵدەدا دەڵێ محەممەد پیاوێکی زۆر باش بوو زۆر محتەرەم بوو ئەشرەف الئەنبیا بوو نازانم چی بوو هەتاوەکو دوایی المقربین فرشتە نزیکەکانی وأن الملائكة تصلي عليه وهروها فرشتكان نوێژ و نیزا لەسەر پێغەمبەر دەکەن ثم أمر تعالى أهل العالم السفلى اینجا الله فەرمان دەکا بە ئەهلی گۆی زەوی بزوي بالصلاة والتسليم عليه كصلوات بكن لسر محمد شي دل دواي ليجتمع الثناء عليه من أهل العالمين العلوى والسفلى جميعا بو أوي صلوات لسر محمد كوبيتوا للايان أو صلواتاني فرشتكان بويدكن وأو صلواتاني خلشي جويزوي بويدكن وهروها بخاري لكتاب المناقب ضليل لجماري فرمودة 3532 محمد ضليل لي 5 أسماء من بينجناهم هي محمد ضلي وأفرمودي ببورن هل وقت بخاري كتاب المناقب جماري فرمودة 3532 لو سرچاونش آماجي بكرا المستدرك على الصحيحين المعجم الكبير سنن الترمذي سنن الدارمي صحيح مسلم فتح الباري مسند أحمد موطأ مالك البزاز المصنف مصنف عبد الرزاق محمد ضلي لي 5 أسماء ضل من بينشناهم هي أنا محمد من محمد وأحمد وأنا الماحي الذي يمحو الله بي الكفر ومن رشكروي لنا وبري كفرم كالله لرقاي منه وكفر لنا ودبا وأنا الحاشر الذي يحشر الناس على قدمي ومن أوكسم كوا خلق لروجي حشر كودا كمو خلق لجير بيكانم كودا بنوا لجير بيكانم على قدمي بريسان لجير بيكانم كودا بنوا وأنا العاقب أنا العاقب ضلن مبستي ويا من هيج كسيترم بدوا دانايا بلا من دلنيام مبستي العاقب أو كسيبون منا مبستي عقوبة بلا مشكلة نية هر وقت دبين كوا خوي زور زل كردو توشتيك كوا بيوي نبوا لما يجوي بيغمبراتي ولما يجوي مروباتي وهروها المستدرك على الصحيحين كتاب التواريخ المتقدمين من الأنبياء والمرسلين جماري فرمودة 4286 الحاكم ضلي هذا حديث صحيح الإسناد ضلي أم فرمودة راستو إسناد راستا عن ابن عباس ضلي رضي الله عنهما رضاي الله لخوي لباوشي به قال أوحي الله إلى عيسى عليه السلام الله وحيدا بعيسى سلام لبي يعني الله وحين داب عيسى بزين شو قلت يا الله قلت يا عيسى آمن بمحمد أي عيسى إيمان بمحمد بنا وأؤمر من أدركه من أمتك أن يؤمنوا به وهروها بملتك دبره بيادة كراني خوت هر كسي أجر فرياي أو كاتكوت كمحمد هاد إيمان بمحمد بينا إن جاء الله ضلت بعيسى فلولا محمد ما خلقت آدم ولولا محمد ما خلقت الجنة ولا نار وهروها الله بعيسى ضلي أي عيسى شاك بزانا أجر هاتو محمد نبوايا أو من آدم مدرز ندكر وأجر محمد نبوايا أو من آجرو بهشت مدرز ندكر ولقد خلقت العرش على الماء وبعيسى ضلي من عرشم لسر أو دروس كرت فاضطرب ضليتن أوبو أو يعني عرشي الله أو توزق دلر زيوا بونمنا عرشك شبو توزق دلر زيوا دش لجا شي ضلي فكتبت عليه لا إله إلا الله محمد رسول الله فسكن ضلي أوبو يكسر أو يا عرش بونمنا لسر أوي نوسي لسر عرشي نوسي شكد جولا عرش أو تحملين لكر نوسي لا لسر عرش نوسي لا إله إلا الله محمد رسول الله ضل يكسر أو لشويني خوي سكني أو نشتوا ترسا لا إله لبر خاطري محمد بزان شن مزنا هي ملحدنا ايوش برواي بيناكن إيماني بيناهن وهروها المستدرك على الصحيحين جماري فرمودة 4287 همان سرچاوا باشا هذا حديث صحيح وأوروك داشمنا فرمودك داشمنا ورشم جراو دامنا
عن عمر بن خطاب عمر بن خطاب دله رضي الله عنه رضاي الله لسربه قال رسول الله أما محمد خل قتيتي قال بيغمبري الله قتي لما اقترف آدم الخطيئة كاتك آدم جناحي كر قال آدم قتي يا ربي أسألك بحق محمد لما غفرت لي قتي أي الله بحق محمد دا لركم لجناحكم ببوري آدم كاتب جناحكي كردي قتي أي الله بحق محمد دا لركم لجناحكم ببوري فقال الله قتي يا آدم وكيف عرفت محمدا ولم أخلقه أي آدم تو چون محمد دناسي لكاتك دا هشتا درستم نكرديا الله نيزاني ولم آدم زاني سيريا قال آدم قتي يا ربي لأنك لما خلقتني بيدك ونفخت في من روحك أي الله چككاتك تو من الدرس كرد وروحي خوت فوكر دناوموا رفعت رأسي دل سري خون برس كردو كاتك روحت كرد مناموا بزان شي بيني وآدم دل سري خون برس كردو بولاي عرش فرأيت على قوائم العرش مكتوبا لسر لست عرش بينم نسراوة بزان شي نسراوة لا إله إلا الله محمد رسول الله نسرابو لا إله إلا الله محمد پیغمبري الله يا فعلمت إنك لم تضف إلى اسمك إلا أحب الخلق إليك أو كات زانيم تو ممكن كسيك زياد بكي بوناوكي خود أجر هاتو خوش ويسترين كزنبي للات وبحكم أوي محمد خوش ويسترين كسلات لبر أوا لقر لا إله إلا الله محمد يشد بوزيات كرديا أو آدم وضله فقال الله صدقت يا آدم الله قتي رازدك يا آدم إنه لأحب الخلق إلي لراستي دا محمد خوش ويسترين مخلوقاتي خوما أو درستم كرديا أدعوني بحقه ضله بحقي محمد لين ببارينوا فقد غفرت لك أو بحقي محمد لين بباري أو للدبورم ولولا محمد ما خلقتك وأجر محمد نبوى آدم توم درز ندك باش بزانا هذا حديث صحيح الإسناد وأنفر مدير راستا وهروها بون من دبيني أمانة تناند خوز الكرنوي محمد لرادة بدر درشوا يعني هموش تك تناند كوملغاي مروباتي قردون درز ولا بيناو محمد لبرو تصور كان يعني لرجعوا فرموتشي من بيدله أجر هاتو محمد نبوي قردون بوني ندبو مروباتي بوني ندبو لبرو همو مروباتي قرداري محمد لبرو محمد بيدو تري أشرف الأنبياء لبرو محمد بيدو تري قوري نوكاني آدم تواوي يعني موضوعك يعني توشي يك نارسستيك بيرسوناليتي بوا كخالي يكم زور بريشي لسري جيبه جيدبي وهروها دواتر دلائل النبوة بلغكاني بيغمبراياتي باب ذكري شرفي أصل رسول الله باشا أما جكردن بشرفو أصلي بيغمبري الله جماري فرمودة نوت دو صيوطي أما جي بيكردية طلع إن الله عز وجل يوم خلق الخليقة جعلني في خيرهم محمد دلي أو روجيك الله يشكو مندو مزن درس كردنكاني درس كرد أو مني لباشترين بجدانا ديارة كرديت ولا فرموديش دلي كردي بدو بشوا همو أبو نوراني درستي كردي بدوات مروباتي كردي بدو بشوا مني لباشا باشا كيدانا ثم حين فرقهم جعلني في خير الفريقين وكاتك مروباتي كرد بدو بشوا مني لباشا حرباشا كيدانا ثم حين جعل القبائل وكاتك أو باشا كرد بخيل وهوس جعلني في خير قبيلة مني لباشترين هوس دانا ثم حين جعل البيوت وكاتك مالي درسكر لو قبيلة باشي سيدك طلعتن مروباتي درسكر كردي بدو بشو مني لباشا كيدانا ولا باشا كي كاتك تيرو هوزو عشيرتي درسكرت مني لعشيرة باشا كيدانا وكاتك أو عشيرة مالو خانيان درسكرت جعلني في خير بيتي مني لباشترين مال دانا فأنا خيرهم نسبا وخيرهم بيتا من لروي نسبة وباشترين مروهم ولا روي
نەسەب لە ڕووی نەسەب و لە ڕووی ماڵەوە باشە یعنی مەوزوعەکە لای خاڵە حەمە زۆر تێپەڕیوەلەوە لە مەوزوعی تەنانەت دەوی پێناسەی زیاتر بۆ نارسستیک پێرسۆناڵیتی بدۆزینەوە ومسلم لە ژمارەی فەرموودە 4223 دەڵێ محەممەد دەڵێتن أنا سيد ولد آدم يوم القيامة وأول من ينشق عنه القبر وأول شافع وأول مشفع محمد دەڵێت من گەورەی نەوەکانی ئادەمم لە ڕۆژی قیامەت من یەکەم کەسم کە گۆڕەکەم شەق دەبێ و لە ڕۆژی قیامەت لە گۆڕ دێمە دەرەوە و من یەکەم کەسم کە شەفاعەت دەکەم و شەفاعەت کەرم باشە وەروە محەممەد لە فەرمودەیەکی تردا دەڵێتن کلیلی بەهەشت بەدەستی منە و کلیلی دۆزەخ بەدەستی منە باشە وەروە الطبراني المعجم الأوسط باب العين ژمارەی فەرمودە 3928 دەڵێت محمد إن الله حين خلق الخلق بعث جبريل دڵێ کاتێک الله بۆ نمونە مەخلوقاتەکانی خۆی دروست کرد جبرائیلی نارد فقسم الناس قسمين خەڵکی کرد بە دوو بەشەوە فقسم العرب قسما عربێکی کرد بە بەشێک وقسم العجم قسما يعني مرۆڤایەتی کرد بە دوو بەشەوە بەشێکیان تەنها عرب بەشێکی تر هەموو نائعربەکان هەمووی بەیەکەوە بزانین چی کردی وكان خيرة الله في العرب وعرب هەڵبژێردراوی الله بوون عرب هەڵبژێردراوی الله بوون ثم قسم العرب قسمين اینجا عربیشی کرد بە دوو قسمين باشە قسمين يعني كردي بچەند بەشێکەوە ببڕن فقسم اليمن قسما يمن يكان قسمك مضير قسمك قريش قسمك وكان خيرة الله في قريش هەڵبژێردراوانی الله لە قڕەیش بوون هەڵبژێردراوانی الله لە قڕەیش بوون ثم أخرجني من خير ما أنا فيه ومنیشی لەناو قڕەیشەکان هەڵبژارد واتە محەممەد باشترینی مرۆڤایەتیە نارسستیک پێرسۆناڵیتی کوت و من لەسەر خۆی جێبەجێ دەبێت وەروە محەممەد لە بوخاری کتاب الصلاة ژمارەی فەرموودە 427 وەروە لەو سەرچاوانەش ئاماژەی پێکراوە السنن الكبرى المعجم الأوسط فتح الباري تلخيص الحبير سنن الدارمي صحيح مسلم سنن النسائي مسند أحمد المصنف نصب الراية آماجي بكريا محمد دڵێ أعطيت 5 لم يعطهن أحد من الأنبياء قبلي محمد دڵێ 5 شتم پێدراوە هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی پێش من پێیان نەدرا بزانین چییە نصرت بالرعب مصيرة شهر بەترساندن و تۆقاندن سەرکەوتم چ ترسان تۆق دەڵێ هەر کەسێک مەسیرەتە شەر هەر کەسێک لە دووری یەک مانگ گوێی لە ناوی من بایە دەترسا و دەتۆقی و لە ڕێگەی ئەو ترساندن و تۆقاندە من سەرکەوتم سەیریکە شانازی بە ترساندن و تۆقان دەکا typical narcissistic personality نصرت بالرعب مصيرة شهر وجعلت لي الأرض مسجدا وطهورا وزويم بوكرا بمزقود وباك واتا وأيما رجل من أمتي أدركته الصلاة فليصلي واتا همو زويم بوكرا بمزقود وهر بياوك لشويوك كاتي نويش كرنيا دتواني نويش باكا بومن يعني هر شويوك لزوي أودو وأحلت لي الغنائم وغنيمة بو حلال كرا خوي دلي بو هيچ بيغمبرك حلال نبو بو من حلال كرا غنيمة حلال كرا باشا بو أو وكان النبي يبعث إلى قومه خاصة وبعثت إلى الناس كافة وبيغمبركاني بيج من هرهميان تنها بو خلشي جاري كراو دنرام من بوها مخلق نرام وأعطيت الشفاعة ومن تاك بيغمبرم كفا ما في شفاعتهم هي لروج قيامت هیچ پێغەمبەرێشتر مافی نییە و فەرمودەی شەفاعەشێ دوور و درێژە بۆن من دەچن بۆ لای ئادەم دەڵێ وەڵای من ناتوانم نەفسی دەچن بۆ لای نوح دەڵێ من ناتوانم نەفسی گوناحم کردیە دەچن بۆ لای ئیبراهیم دەڵێ نەفسی من گوناحم کردیە درۆم کردیە دەچن بۆ لای موسا دەڵێ گوناحم کردیە دەچن بۆ لای ئیسا دەڵێن بڕۆ بۆ لای محەممەد تەنها محەممەد دەڵێ من شەفاعەت دەکەم باشە وەک بینیتان وهروە بوخاری کتاب المناقب ژمارەی فەرموودە 3557 محەممەد دەڵێ بعثت من خير قرون بني آدم قرنا فقرنا حتى كنت من الذي كنت فيه محمد دليتن من لباشتريني نوكاني آدم وك بيغمبر نردراوم هر لسرتاي دروز بونوا هيج بيغمبرك وكو محمد باش نبوا باشا
نخاڵەوە وهروە تەنانەت لە ئاەتی 72 سوڕەتی الحجر الله سوێن دەخوا بە ناوی محەممەد و الله سوێندی بە هیچ پێغەمبەرێک نەخواردیە چی دەڵێ لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون أو هيج كواس بارد بخوان وكي تشيان هبوا هندي شان خوانيوتن لعمرك هندي شان دلين لعمرك باشا برزان أجر بهلا شوين تانوا قلت أنا وبهلا دخوان بلنا خلق تان هبوا قلتيتي لعمرك راسترا خواني تانا ولا مستلا القرآن دليتن لعمرك باشا والحاصل الله دليتن سوين بجانيتو أي محمد باشا سوين بجانيتو الطبري دلي وقوله لعمرك كاتك الله دلي لعمرك يقول تعالى لنبيه محمد صلى الله عليه وسلم وحياتك يا محمد دلي كاتك الله دلي لعمرك واتا الله ببيغمبركي دلي بجانيتو أي محمد الله سوێنی بەجیانی هیچ پێغەمبەرێک نەخواردو لە 24,000 پێغەمبەرە بەز محەممەد لەبەرەوە دووبارە دەیسەلمێنێکەوە من هاوتام نییە من کەسێکی نمونەییم ئەتاوەکوێ القرطبي بزانین چی دەڵێ القرطبي دەڵێ سەیریکەن لە تەفسیری هەمان شت قال القاضي أبو بكر بن العربي دەڵێ قاضي أبو بكر بن العربي دەڵێ قال المفسرون بأجمعهم هەر هەموو مفسرەکانی ئەم دەقە دەڵێن أقسم الله تعالى ها هنا بحياة محمد صلى الله عليه وسلم تشريفا له دلي ها ليردا الله سويندي بجياني محمد صلى الله عليه وسلم خواردوا وكو شرفك بو پیغمبر وهكذا قال القاضي عياض وهو قاضي عياض همان شد دلي أجمع أهل التفسير في هذا أنه قسم من الله جل جلاله بمدة حياة محمد دلتن قاضي إياث دلي هرهمو أهل تفسير دلن أمسوين دا الله خواردويتي بماوي جاني بيغمبر محمد وهذا نهاية التعظيم وغاية البر والتشريف وأما أوبر مزن كرنوي بيغمبره وأوبر رزلنان وشرفه كالله لمحمد ناوى قال أبو الجوزاء ما أقسم الله بحياة أحد غير محمد صلى الله عليه وسلم لأنه أكرم البرية عنده أبو جوزاء الله هرجيز سويندي بهيج كسيشتر نخواردوا تنها بيغمبر نبي وأما أو بالرزي الله لمحمد واتأون الرزي ليج كسيشتر ابن كثير يقول وحياتك وعمرك وبقائك في الدنيا ابن كثير دلي الله دليتن كره أي محمد سوين بجياني تو سوين بتمني تو سوين بمانوي تو أوقاتي للدنيا دلي ابن كثير دلي الله جنه واسون دخوا وهروها لآياتي نوتو شواري سورة الشرح دلي ورفعنا لك ذكرك أي محمد ذكري تو من برسكر دوا وهروها لصحيح مسلم كتاب الإيمان جماري فرمودة سطن وتحوت هروا فتح الباري ومسند أحمد آماجان بكرية محمد شيد الله برزان سيرك قال رسول الله آتي باب الجنة يوم القيامة محمد دلي لروج قيامة دشم بولاي درقاي بهشت درقاي بهشت برزان سيرك قال رسول الله آتي باب الجنة يوم القيامة پیغمبرك الله قوتي للروج قيامة دشم بولاي درقاي بهشت فأستفتح لدرقا دم أستفتح يعني لدرقا دم لدرقاي بهشت دم فيقول الخازن من أنت فأسواني درقا دلتو شيء فأقول محمد دل محمد فيقول بك أمرت لا أفتح لأحد قبلك دلي تنها فرمان بكرا ودرقا بو توب كموا وبيشتو بو هيچ كسي تر نكموا واتا خوش يكم كس دشي بو بهشت وهروها لا فرموديشي تر كمسلم لجماري فرمودي سطن وتشش همان بردوق آماجي بيكريا وهروها السنن الكبرى للبيهقي التلخيص الحبير آماجي بيكريا الدارمي فتح الباري مسند أحمد وروى المصنف آماجان بكري محمد دلي أنا أكثر الأنبياء طبعا يوم القيامة وأنا أول من يقرع الباب الجنة محمد دلي لروج القيامة من زورترين شوين هالكرتوانم دبيت
وأنا أول ومن يكم كسم من يقرأ كلا درجاي بهجد دم تق 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 چيا محمدم بلا فرمانم بكرات ويكم كز بيت وجورا وهروها لبخاري محمد دلتن أنا سيد الناس يوم القيامة من قوري خلقم لروج القيامة واتا الله جبونينيا سيدك سيد الناس يعني الله لو دا رور لينيا محمد أنا سيد الناس من قوري خلقم لروج القيامة فرزان أودا بينن كوا سبارد بخالية كم لنارسستيك بيرسوناليتي كوا آماجم بيكر رنگ ببياني بتوانم خالي دوام بونمونا آماجة بيكم هروا قتم أو برنامج لچن برنامج تاو دكم ناكري ليك برنامج شكدمي راستكي آماجة زور بس هرچند او زور دق ما بو آماجة بيكم بلام تنها آماجة بهندق لفرمودة كانوا حديث كانوا آية كانوا تفسيري مفسرة كان كرت